ڕسمی لێگرتیا لە جێت کە گوتیەوە لە شەقراوەم گرتیا هەم بە میوانی هەم زاروێ لە دەکن دەرکەی ڕادەوەستی دەرێ خۆزگە ئیمن بۆیە نان خۆزگە مەسەلەن ماروێ چایاکی لێ بخۆ لە عەوشە دابنیشی ئەمە نا پارکێکی گشتیە و نا نەمامگەیە کە تاوەکو خەڵک سەردانی بکات و وێنەی تێدا بگرێت بەڵکو ماڵی هاونیشتیمانیە کە لە گەڕەکی مامزاوای شاری هەولێر کە پڕی کردووە لە گول و درەختی جوراوجۆر سلااوتان لێبێت ئەحمەد هەرکیم هاتوومەتە مالی ئەو هاوڵاتیەی کە وێنەی یاخود ڤیددیۆی حوشەی ماڵەکەی لە دوو ڕۆژی ڕابردوو لە تۆڕە کۆمەڵاتیەکان بڵاو کرایەوە کە بەم شێوەی لە دیمەنەکاندا دەیبینن پڕیەتی لە گول و درەختی جوراوجۆر و بە شێوەی جوراوجۆر و بە دیزاینێکی زۆر جوان ڕازاندوێتیەوە هاتوومەتە ماڵەکەی دەمەوێت قسە لەگەڵ خۆیدا بکەم و گفتوگۆی لەگەڵ بکەم کاک سەروەرم لەگەڵدا کاک سەروەر سلااوت لێبێ ئەم کاتت باش سپاس بۆ ئەم دەرفەتە زۆر سپاس دەکەم پێم بڵێ بزانم بیرۆکەی ڕازاندنەوەی ماڵەکەت حوشەی ماڵەکەت بەم شێوەیە لە چیەوە بوو هات بە قورئانە من بەخۆم لە مێژە عەزم لەو شتانەیە بەڕاستی هیوایەتمە هەموو خانیەک مەسەلەن بنەداری تێدابی کەسکایەتی تێدابی لە بە هەندێش بەخۆمەوە جوانکاریم لۆ کرد هەمووی دەستکردی خۆتە یاخود درەختەکانت کڕیون لێرەدانەوە بەرێ هەمووی دەستکردی خۆمە هەمووش بەخۆم دروستم کردی دەستی وەستایەتیشم گەلک زۆرە چکەگە دەستی وەستایەتیت نەبی ئەو شتانت پێ دروست ناکرێ بەڕاستی ماوەی چەند خەریکی بووی تاوەکو بەم شێوەت لێ کردووە کە دەیبینی بەخوای ڕۆژانە ئیشم نەدەکرد هەفتەی مەسەلەن ڕۆژێک ئیشم دەکردنا دو سێ ساعت ئیشم لێ دەکرد و دەستم لێ بەردەدا بەزمت دەچی باشە پێوەمە باشە خەرجەکەی چەند بووە تاوەکو توانیت بەم شێوەیە ئەم حوشەیەوەکو دەبینم ژمارەیەکی یەکجار زۆری درەخت و شتی تێدا بووە چەندی خەرجی پێویست بوو واللهی بە دەقیق نازەم ئێستا پێت برێم ئەوەندە پارە چکە نازەم چەندە بەخوای زۆریشم لێ مەسرف لێ ڕۆیە بەس نازانم بزەبت چەندە باشە خەڵک کە سەردانت دەکەن میوان کە بۆ دێ قسەیان چیە لەسەرم ئەم دیمەنەی کە دەبینن زۆر کەسێ دێت ئێرە هەم بە میوانی هەم زاروێ لە دەکن دەرکەی ڕادەوەستی دەرێ خۆزگە ئیمن بۆیە نان خۆزگە مەسەلەن ماروێ چایاکی لێ بخۆ لە عەوشە دابنیشی نان زۆر کەسی ڕسمی لێگرتیا لە جێت کە گوتیەوە لە شەقراوەم گرتیا نێگوتێ مەسەلەن لە قەتەوی مامزاوای باشە کاک سەرۆر ئەو گرتە ڤیددیۆیانەی بڵاو بوونەوە سەیری بەشێک لە کۆمنتەکانم کرد وتیان ینی دایان نووسی پێناچی منداڵی هەبێتن بۆیە وا بە ڕێکوپێکی ماوەتەوە هایتم سێ مندارم هەیە دووچی ژوو کوڕەکەم هەیە بەستیە تەمەنیان کچکەنی نەنانی منداری کچکەمان نیە تەمەنیان هەیە پاش ئەوەی کە ڤیددیۆکە بڵاو کرایەوە خەڵک کۆمنتەکانت بینی چیان پێدەوتی وەڵاو جە هەبوو دەستخۆشی دەکرد هەبوو هەر یەکێ بە نوعاچی بەڕاستی هەیە ڕەخنە لێ دەگرێ دەستخۆشی لێ دەکا برێونەری ئەو شتەر هەیە باشە ینی چەند زۆر نەمامت یاخۆ درەختت لێرانە هەتا ئێستا دانایە بە ژمارە هیچ ئامارێکت لەکنە مەسەلەن بزانیت چەند درەختت بەکارهێنایە لە جوانکاریکردنی حوشەکەی بەخوای نەم ژماردیە نابەزەوە مەسەلەن کڕیتم و لێم دایە عیب نەبی قەرە بارغم کرد یەگەنا نازم بزەبت چەندە باشە باس لەوە کرد ئەگەر حوشەکەت گەورەتر بووە دەتوانی چی بکە ینی دەتەوێت لە داهاتوودا ئەمە پەرەی پێ بدە یان هەر بەم شێوەیە دەمینێتەوە بەخوای لەوانی هەر بەو شێوەی بمینێتەوە چکە ئەگەر بێتوە تو جێ گەورەتر بکڕی و نیە پارێ زیاتری دەوێت حتمان بەس ئەگە بێت و عەوشەکەشم گەورەتر بووە دەمتوانی زۆر شتی گەورەتر و جوانتر دروست بکەم باشە چەند درەختی سروشتی تێدا ئەوانی تر لە گرتە ڤیددیۆکان کە بینیم بەڕاستی هەستم کرد هەمووی سروشتی بێتن ئەمەیان هەمووی پلاستیک و دەستکردن یان چەندی سروشتی چەندی پلاستیک و ئەو ئەوانی ترن ینی بڵێ سروشتی نەبێت هەمووی بەخۆی نییە سنعیە بەس شێوەی سروشتی دەداتن ئەگە نامووی سنعیە باش دەستت خۆش بێت گەلک بە خێر بێن سەرچاوم بە خێر بێن گەلک بە خێر بێن زۆر سپاس بینەرانی پایتەخت میدیا ئەمەی دەیبینن کۆمەڵێک بڵێم جۆرێک لە جۆرەکان ئەو شەلالانەی پێدەرێن کە درستی کردووە هەمووی دەستکردی خۆیەتی لە هەمویانیش بە جۆرێک تەئسیسی بۆ کردووە ڕێخستنی بۆ کردووە لە هەمویان ئاو دێتە خوارەوە و لێرەوە شتێکی تریش کە سەرنجی ڕاکێشام ئەمەیە دروستی کردووە کاک سەرۆر ئەمە چییە ئەمە هەلمی لێ هەڵدەستی ئەوە بەخۆی ئەوش هەر هەم شەلاری پێدەرێن هەم لۆ جوانیشەوە هەرمەلی هەردەستی جیازە لۆمدانەیە ینی بە جیهاز لودانە بەرێ ئەو ئاوەکەی گەرم دەکە هەرمەکەی پیا دەکەم باش دەست خۆش بێ زۆر سپاس بینەرانی پایتەخت میدیا وەکو باسم کرد ماڵی هاونیشتیمانیەکە هاوڵاتیەکە لە گەڕەکی مامزاوای شاری هەولێر بەم شێوەی لە دیمەنەکاندا دەیبینین هەموو دار و دیواری ماڵەکەی کردووە بە سەوزایی و بەشتی جوان و سەرنج ڕاکێش هەرکە لە دەرگای حوشەی ماڵەکەی دەیتە ژوورەوە دلت دەکرێتەوە لەبەرەوەی
بە جۆرێک لە جۆرەکان ڕازاندنەوەی بوو کردووە ینی جوانکاری بۆ کردووە و دەنگی ئەم ئاوە دێتن وەکو ئاوێکی سروشتی کە چۆن لە دیار شەڵالێک ڕادەوەستی و وێنە دەگری بە هەمان شێوەیە هەمان هەستت پێ دەبەخشێت ئەمە شتێکی جوان و سەرنج ڕاکێش بوو و دەنگدانەوەی زۆری بە دوای خۆی داهێنا ئێمە وەکو پایتەخت میدیا ئەمڕۆ سەردانی ماڵەکەیمان کرد ویسمان لە نزیکەوە وردەکاری و چۆنیەتی ڕێخستنی نێو ماڵەکەتان بوو بگوازینەوە.